الحمد لله رب العالمين، وصلى الله تعالى وسلم وبارك على حبيبنا وشفيعنا وقائدنا مقتدانا إمام المتقين وقائد المجاهدين وسيد الأولين والآخرين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. بنران بسراني برز خوشويست برايان خوشكان، السلام عليكم ورحمة الله. أما القيمان القي دوما لا بابەتی چاو بە خۆدا جێڕانەوە. ئێمە لە ئاڵلقەی پێشوودا پێناسەی چاو بە خۆدا جێڕانەوەمان کرد و چەم کوواتایەکەیمان ڕوون کردەوە و گرنگی و بایەخەکەیمان ئاماژە پێدا و بوار ڕەهەندەکانیشمان ئاماژە پێدا. لەم ئەڵلقەیەدا دەینە سەر یەکەمین شتێک کە من پێم وایە لە هەموو شتەکانی دیکە گرنگترە کە دەبێت چاوی تێدا بە خۆماندا بجێڕینەوە. هەڵبەتە لە سەرەتاوەش دەڵێم من لە کۆی ئەم بابەتەدا کە لە خوا پشتیوان لە 30 ئەڵلقەدا پێشکەشی دەکەین، هەوڵ دەدەم زیاتر ئاماژە بکەم بەو شتانەی کە پێویستیان بەوە هەیە خەڵک بۆی ڕوون بکرێنەوە و هەڵەکانی تێدا ڕاست بکرێنەوە و ئەوەی کە خەڵک نەیزانیوە پێیان بزاندرێ. واتە هەندێک شت هەیە کە بە تاکید خەڵک بەگشتی دەیزانێ دێتە نێو جوغز و بازنەی قسەکانەوە، بەڵام من زیاتر مەبەستم ئەو شتانەیە کە لەوانەیە کەمتر خەڵک زانی بنی یاخود پێویستیان بەوە هەبێت کە خەڵک باشتر بیانزانێ، قوڵتر بیانزانێ و تیاندا ئەگەر تووشی بە هەڵەداچوونێ شتێک بوو بێ ڕاست بکرێنەوە. یەکەمین شتێک کە ئێمە پێویستە تێیدا چاو بە خۆماندا بجێڕینەوە بریتێ لە بواری بوونناسی و تێڕوانین. دیارە من هەندێک لە کتێبەکانی خۆم تەرخان کردو بۆ ئەو بابەتە، بۆ وێنە کتێبی یەکەمی مەوسوعەی ئەلیسلام کەما یەتەجەلا فی کتاب الله کە دەوری 500 لاپەڕی هەموو بۆ ئەوم تەرخان کردووە. هەروەها لە کتێبی چوارەمی مەوسوعەی بیرکردنەوەی ئیسلامی لە نێوان وحی و واقعدا لەوێشدا باسمان کردووە و یەکێ لە کتێبەکانی مەوسوعەی بەرەو باشتر تێگەیشتن و پێگەیشتن لەوێشدا باسمان کردووە. مەبەستم لە بوونناسی و تێڕوانین ئەوەیە کە مرۆڤ دێتە ژیانەوە دوای ئەوەی کە فام پەیدا دەکا، چ پێش باڵغ بوون چ دوای باڵغ بوون، مرۆڤ چاو دەکاتەوە، خۆی دەبینێ و دەوروبەری دەبینێ، ئاسمان دەبینێ، زەوی دەبینێ، مانگ و خۆر دەبینێ، ئەستێرەکان دەبینێ. مرۆڤ هەندێک پرسیاری وجودی لە عەقڵ و دڵیدا سەرەتاتکە دەکەن. من کێم و چیم، لە کوێوە هاتووم، چێ هێناومی، بۆچی هاتووم، ئەم گەردونە چییە، سەرەتاکەی چۆنە، کۆتایەکەی چۆنە، حکمت لە بوونی چییە. هەروەها ژیانی دنیا ئەم ژیانە دنیاییە چییە، دەبێت چۆن بیگوزەرێنین، سەرنجامی چۆن دەبێ و پاشان ئایا لە دوای ئەم ژیانە دنیاییە یاخۆ لە دوای مردن ژیانێکی دیکە هەیە و ئایا لە دوای ئەم ژیانە دنیاییە کە کۆتایی دێت ژیانێکی دیکە و قۆناغێکی دیکەی ژیان هەیە. ئەم پرسیارانە هەمووی پێیان دەگوترێ پرسیارە فەلسەفیەکان، پرسیارە وجودیەکان کە تێڕوانین و بوونناسی وەڵامی ئەو پرسیارانە دەبێ بداتەوە. دیارە بە دەرەجای مێژوو مرۆڤ عەوداڵی ئەوە بووە وەڵامی ئەو پرسیارانی دەستکەوێ و بەدوای ئەوەدا گەڕاوە کە وەڵامی ئەو پرسیارانە بداتەوە، ئەو مەتەڵە هەڵبێنێ. هەر کاتێ مرۆڤ ڕێی لە وەحی خوا کەوت بێ، لە کتێبێکی خوا، لە بەرنامەی خوا، لە وەحی و پەیامی خوا، بە تەکید دەستیشی لە وەڵامی ڕاست و دروستی ئەو پرسیارانە گیر بووە. بۆچی؟ چونکە خوایە کە خاوەنی ئەم بوونەوەرەیە، خاوەنی ئەم کەون و کائیناتەیە، خاوەنی مرۆڤە، خاوەنی دنیا و دوا ڕۆژە، خاوەنی ڕوح و جەستەیە. ئەو خوایە سوبحانەوە تەعالا
کاتێک پەیامی خۆی بە پێغەمبەراندا ناردووە عەلەیهیمو سەڵات وەسەلام، خوا بە خۆی دەزانێت چی دروست کردووە و بۆچی دروستی کردووە. هەر لە مرۆڤەوە بگرە هەتا کەشانە گەورەکان، بەڵکو هەر لە گەردیلەوە بگرە هەتا کاشان، بەڵکو لە گەردیلەشەوە گچکەتر بگرە کە گەردیلەش بۆ خۆی لە سێ بەشی سەرەکی پێک دێ، بەڵکو هەندێک لە بەشەکانی گەردیلە چەند بەشی دیکەی گچکە پێک دێن. گەردیلە بۆ خۆی لە نێوک و ئەلیکترۆن پێک دێ، نێوکەکەش لە پرۆتۆن و نیۆترۆن پێک دێ. ئەلیکترۆن بارگەیەکی سالیبی هەیە و پرۆتۆن بارگەیەکی موجیبی هەیە و نیۆترۆنیش بێ بارگەیە. ئەنجا هەر کام لە نیۆترۆن و پرۆتۆنیش لە چەند کوارچێک پێک دێن. لە هەموو ئەو شتە بچووکانەوە بگرە کە هەر بە خەیاڵ و ئەندێشە دەگونجێ مرۆڤ دەرکیان بکە یاخۆ بە شوێنەوارەکانیان، ئەگەرنا بەتاکی زۆر زۆر لەوە گچکەترن کە نەک بە چاو، بەڵکو بە میکرۆسکۆپی ئەلکترۆنیش ببیندرێت کە 600,000 جار شت گەورە دەکات. هەر لەو شتە بچووکانەوە بگرە هەتا ئەو شتە زەبەلاحە گەورانە کە کەهکەشانەکانن کە بۆ وێنێکێ لە کەهکەشانەکان ڕێی کاکێشانی ئێمەیە، مەجەڕەت و دەربی تەبان کە بە ئینگلیزی مێڵک وای پێ دەڵێن، بە فارسی ڕێ شیری پێ دەڵێن. کاتی خۆی پێشینان وایان زانیوە کایلی ڕژاوە یاخودەوە شیرە و ڕژاوە بۆیەوە ئەسپی دەچێن، نانزانیوە ئەوە هەمووی ئەستێرەن، بەڵام لەبەرەوەی کە زۆر دوورن تیشکەکەیان سپی دەنوێنێ وەکو پەڵە هەورێک دیارن. جا کەهکەشانەکەی ئێمە بە مەزەنەی زانایانی گەردونناس دەڵێن 1 تریلیۆن ئەستێرەی تێدایە. یەکێک لە ئەستێرەکانی خۆری ئێمەیە. خۆری ئێمە بە هەر نۆ خڕۆکەکەیەوە کە بە دەوریدا دەخولێنەوە کە یەکێکیان زەویە وە کۆمەڵی خۆریان پێدەگوترێ. و زانایانی گەردونناس دەڵێن لە نێو گەردووندا 1 تریلیۆن کەهکەشان هەیە. هەندێک دەڵێن 500 ملیار، هەندێک دەڵێن 1 تریلیۆن واتە 1000 ملیار. هەموو ئەوە هەر ئەوەی کە تا ئێستا بە میکرۆسکۆپەکان بینراوە، بە تەلسکۆپەکان بینراوە. جا ئەم کەون و کائیناتە هەمووی خاوەنێکی هەیە، بەدیهێنەرێکی هەیە، پەروەردگارێکی هەیە کە خوایە سوبحانە وتەعالا. ئەو خوایە سوبحانە وتەعالا دەبێت ئەو پێمان بڵێ ئێمە کێن و چین، بۆچی هاتووین و حکمت لە بوونمان چییە و پێویستە چۆن بژین و ئەم گەردونە خاوەنی چییە، سەرەتای چۆنە، کۆتایی چۆنە و ئێمە پێویستە چۆن ژیان بگوزارێنین. هەموو ئەو وەڵامانە، هەموو ئەو پرسیارانە وەڵامەکەیان لە وەحی خوای پەروەردگاردایە کە بە تەئکید تاکە بووناسی و تێڕوانینی ڕاست و دروست ئەوەیە کە وەحی خوا دەیهێنێ. من لە کتێبەکانی خۆمدا بە تەفسیل باسم کرد، وەگە تۆ سەرنجی فەلسەفەی بەشەر بدەی، چه فەلسەفەی یۆنانی، چه فەلسەفەی ڕۆژهەڵاتی ئاسیا، چه فەلسەفەی کە لە نێوان دوو ڕووبارەکان میزۆپۆتامیا بووە، چه ئەوەی کە لە نیل و میسر بووە، ئەوەی چ لە ئەفریقیا بووە، هەمووی بێنەی لەگەڵ وەحی خوادا بەراوردی بکە، زیاتر وەکو گڕووگاڵی منداڵان دێتە بەرچاو. جا چه قسەی فەیلسوفە گەورەکانی وەکو سۆقڕات و ئەرسطۆ ئەفلاتون بێ، پێش ئەوان چهی ئەوان دیکە بێ کۆنفوشیۆس و بوودا و ئەوانە، کاتێک کە تۆ لەگەڵ وەحی خوادا بەراوردی دەکەی، وەکو گوتم وەکو قسەی بەرەئاگردان یاخود گڕووگاڵی منداڵان دێتە بەرچاو. خوا سوبحانە وتەعالا بۆیەنە لە ئاەتی ژمارە 7 لە سوورەتی هوددا بۆمان باسی خاڵە گشتیەکان و هێڵە گشتیەکانی تێڕوانین و بووناسی ڕاست و دروست دەکات. دەفەرمێ وهو الذي خلق السماوات والأرض وكان عرشه على الماء ليبلوكم أيكم أحسن عملا. خوا ئەو زاتەیە کە ئاسمانەکان و زەوی لە 6 ڕۆژدا هێناونەدی و عەرشی خوا تەختی خوا لەسەر ئاو بوو. بۆچی؟ لیەبلووەکم ئەیکم ئەحسەن عەمەلا، تاکو تاقیتان بکاتەوە کامەتان
کردەوەکەی چاکترە. ولئن قلت إنكم مبعوثون من بعد الموت ليقولن الذين كفروا إن هذا إلا سحر مبين. ئەگە تۆ بڵێ ئێوە لە دوای مردن زیندوو دەکرێنەوە دەژێندرێنەوە، ئەوانەی بێبڕوان دەڵێن ئەمە تەنیا جادوویەکی ئاشکرایە. کەواتە ئەمانە هێڵە گشتیەکانی تێڕوانین و بووناسی ئیسلامی. وهو الذي خلق السماوات والأرض في 6 أيام وكان عرشه على الماء. خوا ئەو زاتەیە کە ئاسمانەکان و زەوی بە 6 قۆناغ دەفەرمێ بە 6 ڕۆژ یەوم لە زمانی عەرەبی داوەتە ماوەیەک لە کات، نەک ڕۆژی هەفتە، چونکە کاتێک کە ئاسمانەکان و زەوی نەبوو بن، زەوی لە بەرامبەر خۆردا بە دەوری خۆیدا نەخولابێتەوە، شەو ڕۆژ نەبوون. شەو ڕۆژ لەچی دروست دەبن؟ لەوە کە زەوی بە دەوری خۆیدا لە بەرامبەر خۆردا دەخولێتەوە بە خێرایی 30 کیلۆمەتر لە خولەکێکدا، لە ئەنجامی ئەوەدا شەو ڕۆژ دروست دەبن. کاتێک زەوی بە دەوری خۆیدا نەخولابێتەوە خۆر نەبوو بێ، معنای وشەی یەوم کە بەکار هاتۆ بوو ئەو کاتە بە تاکید واتە ماوەیەک لە کات، جا درێژ بێ یا کورد بێ، وەکو لە قورئانیشدا خوای پەروەردگار ڕۆژی بە معنای 1000 ساڵ بەکار هێناوە. إن يوما عند ربك كألف سنة مما تعدون، وبمعنى 50,000 صالشي بكار هنا. تعرج الملائكة والروح إليه في يوم كان مقداره 50,000 سنة. فريشتكان والروح لو رجدا لا يخوا برز دبنوا للروج ذاك 50,000 صالة، كواتر روجي 1000 صالي من هي 50,000 صاليش من هي، معناه أول شيء يوم مرزية تانية 24 ساعات به، ومرزية تانية بو شو روجي بە شێوەیەکی هاوکۆ 12 ساعات بە 12 ساعات دابش بوو بێ، بەڵکو واتە ماوەیەک لە کات. خوا ئاسمانەکان و زەوی بە 6 قۆناغ هێنانەدی لە 6 کاتاندا. وەکانە عەرشوه عەلە الماء، تەختی خوا لەسەر ئاو بوو. عەرشی خوا دروستکراوێکە، خوای پەروەردگار بەکاری هێناوە لە قورئاندا و لە چەند شوێندا. خوای پەروەردگار بەلای کەم و لە 7 شوێندا لە قورئاندا دەفەرمێ ثم استوى على العرش، دوای خوا بەرز بووە بۆ سەر عەرش، چۆ سەر عەرش بەو شێوەی کە بۆ خوا شایستەی، وەکو دوای باسی دەکەین. گرنگەوێ عەرش بەپێی ئەوەی کە لە فەرمایشتەکانی پێغەمبەری هاتووە عەلەیهی سەڵات وەسەلام لەسەرەوەی هەموو دروستکراوەکانی خوایە. وەکانە عەرشوه عەلە الماء، عەرشی خوا لەسەر ئاو بوو. زانایان لەبارەی ئاو لێرەدا زۆر قسەیان کردووە، گرنگەوەی خوا دەفەرمێ لەسەر ئاو بوو. چۆننا ئێمە عەقڵی بەشەر، زانستی بەشەر تا ئێستا نەگەیشتوێتە ئەوە کە ئەو مەتەڵە حەلکە. هەندێکی لە زانایان دەڵێن لێرەدا مەبەست لە ئاو گازی هەیدرۆژینە، کە گازی هەیدرۆژین لە بوونەوەردا ئێستا زیاتر لە 175 هەندێک دەڵێن زیاتری پێکهاتەی گەردوون گازی هەیدرۆژینە، و ئاویش ڕەمزە کیمیایەکەی H2O-یە، واتە دوو گەردیلەی هەیدرۆژین، گەردیلەیەکی ئۆکسیژین کۆ دەبنەوە ئاو پێک دێنن. هەندێک لە زانایان دەڵێن ئەوە ئاماژەیە بەوە. گرنگەوەی خوا دەفەرمێ عەرشی خوا تەختی خوا لەسەر ئاو بوو. بۆچی؟ لیەبلووەکم ئەیوکم ئەحسەنو عەمەلە، تاکو تاقیتان کاتەوە کامەتان کردەوەکەی باشترە. کردەوەی باشتر واتە زیاتر جێگەی ڕەزامەندی خوا بێ و بەهۆی پابەندی بە بەرنامەی خواوە ڕەزامەندی خواوە دەست دێ. و دوایی دەفەرمێ وەلئین قولتە ئینەکم مەبعوثونە من بعد المەوت، ئەگەر تۆ بڵێیت ئێوە بە دڵنیایی دوای مردن زیندوو دەکرێنەوە، لەیەقولەنە الەذینە کەفەڕوا ئین هذا ئیلا سیحر مبین. ئەوانەی بێبڕوان زۆر بە جەختکردنەوەوە دەڵێن ئەمە تەنیا جادوویەکی ڕوون و ئاشکرایە. ئەمەش ئاڵلقەی دووەم بوو لە بابەتی چاو بە خۆدا جێڕانەوە. لێرەدا دێنێ کۆتایی. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.